لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی شاندەی حکوومەتی هەرێم بۆ گفتوگۆ لە سەرداهات و لێبڕینی موچە و دۆسەی نەوت و گەندەڵی ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کە فاکتەری سەرەکی بوون بۆ ڕێخستنی کۆبوونەوەکە بە هەڵوێست و فشارە بەردەوامەکانی ڕابردویان لە کۆبوونەوەکەشدا ڕەخنەی جدیان لە حکوومەت گرت و پێشنیازی گرنگیان خستە ڕوو. ئەمن دڵنیام لەوەی کە دەبێت عەبدولسەرمەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری جاختی کردەوە کە داهات بە زیادەوە بەشی موچە دەکات بۆ ئەو مەبەستەش داتا و بەڵگەی خستە ڕوو. بۆیە پێم وایە داهات بەڕاستی بەش دەکا بەشی موچەی تەواو دەکەوە لە کاتی خۆشیدا. ئەمن ئەو ڕقەمات هەم عەرز کەم ئەگەر ئێمە تەنها 40 دلارمە بۆ بمێنێتەوە 470,000 بەرمیل بفرۆشین دەکا لە ماگەی دەکا 564 میلیۆن دلار. ئەگەر بە 150 بێ نزیکەی دلار ئێستا دەکا 846 میلیارد کە نزیکەی موچەخۆری فەرمانبەران بەبێ لێبڕین دابین دەکات تقریبا نزیکەی. دەپرسم ئەی باشە داهاتی ناوخۆ بێزگە ئەو بۆ تەنهانەوە ئەی داهاتی ناوخۆ ئەدی خاڵە سنوورەکان ئەدی ئەو هەم باز ڕسوماتی کە هەیە و زیادیش کراوە کار من پێم وایە ئەم دوو قسەیە تەمەن حەقەن ئەم پەرلەمانە بڕیار بدا بڵێ حکومەت ئەو لێبڕینی موچە کۆتایی پێهات بڕیارماندا حکومەت دوو ڕێگای لە پێشە لەوانەیە بەڕێزانی ئێستا ڕوونکردنەوەی خۆیان بدەن بڵێن داهات بەش ناکە و ناتوانین و باش ئەمە پەرلەمان بڕیاری خۆی بدا حکومەت جێبەجێ ناکە حکومەت بەڕاستیم پێم وایە ئەگەر ناتوانێت جێبەجێکە باشە با حکومەت هەڵوەشێتەوە با حکومەت دەست دەکات بشێشێتەوە یخودنیا خراپ نابێ. پەرلەمانتارانی دیکەی کۆمەڵیش بارکی ئۆپۆزیسیۆنانی خۆیان هەڵسان کە حکومەت نەیتوانیوە مافە سەرەتایەکانی وەکو موچە و خزمەتگوزاری بۆ خەڵک دابین بکات. سەرۆکی پەرلەمان خاڵی پەیڕەویمان هەبوو لەسەر بەرنامەی کار بەڵام بەداخەوە چونکە کە خاڵی پەیڕەوی لەسەر بەرنامەی کار هەبێ بەر لەوەی دەست بە کۆبوونەوە بکەی دەبێ وەریگری بەداخەوە ئیدارەدانێکی خراپی کۆبوونەوەی پەرلەمان دەکەی ئیدارەدانێکی ناپەیڕەوی و نایاسایی و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی ناشرین کردو بەڕاستی ڕۆژێک نووسراو دەردەکا نووسراوەکە ناپەیڕەویە ئیدارەدانێکی ناپەیڕەوی دەکا ئەگەر بەس بەڕێزت دەستەی سەرۆکایەتی بەو پەیڕەوە کار بکەن پەرلەمان ئەوە دۆخی نابێت کە ئێستا هەیە. من لە لێژنەی شەهیدان و زیندانیانی سیاسی بەڕاستی گلەی زۆرمان هەبوو کە بەڕێز کاک دکتۆر ئومێد موافقەی لەسەر هەڵوەشاندنەوەی ئەو بنکە تەندروستیانەی وەزارەتی شەهیدان کردووە کە بەداخەوە جێیەکانیشان بەکاردێ بۆ کەتی تایبەت موافقە کرا بە ناوی ئەوەی کە ساڵە مانگانە 59 میلیۆن دیناریان دەوێت بۆ خزمەتگوزاری لەبری ئەوەی بندیوارەکان و لەگە ڕێزم لەگە بندیوارەکان و موچە نایاسایی و ناشەرعیەکان ببڕن هەستاون ئەو خزمەتگوزاریانەیان بڕیوە کە بۆ شەهید و خانەوادەی شەهیدان کراوە. ئێستا بەڕێز سەرۆکی پەرلەمان دەیداتە دەنگدان کێ لەگەڵ بڕینی موچەیە با دەست هەڵبڕێ کەس شەرم ناکە ئەگەر نا هەموو دوا دەڵێن و کەسیش ئیجراعات ناکە ئێمە باید لە بڕیار بدەین ئەو حکوومەتە دەست دەکار بکێشێتەوە نەیتوانیوە ئاو دابینکە نەیتوانیوە کارەبا دابینکە. ئەبێ ئێمە هاوشێوەی ئەو بەڕێزانە چەندی کە لە دەست بدەین کە ئەمە یەکەم بووە یعنی ئەمە یەکەم بۆ لە ڕێگەی هەندەران بەڕاستی جیاین لە دەستدا ئەو مامۆستایەکی وانە بێژە بەڕاستی قسەی لەگەڵ کردوم ئەڵێ مامۆستا بەڕاستی شەرمەکەم من لەگەڵ قوتابیەکەی کۆمکرێکاریەکەم یعنی ئەم قوتابیە ئەبێ چی هیوایەکی بە خوێندن بێ ئەبێ نەوەکانی ئێمە ڕۆڵەکانی ئێمە چ هیوایەکیان بە خوێندن بێ. پەرلەمانتارانی کۆمەڵ تیشکیان خستە سەرەوەی کە حکوومەت نایەوێت چاکسازی بکات بەتایبەت کە یاسای چاکسازیش تا ئێستا بێبەرهەم بووە سەبارەت بە دەواازە سنووریەکانیش ڕاستیەکانیان خستە ڕوو کە بەڕاستی دۆخی کوردستان دۆخێکی ئەستیارە لە هەموو ڕوویەکەوە تەحملی لەوە زیاتر ئیدارەدانی خراپ ناکە. ئەم کابینەی حکومەت کە لە پەرلەمانی کوردستان و متمانەی وەرگرتووە لەسەر بنەمای ئەم کارنامەیە خاڵی شەشەمی کارنامەیەم بە ڕێزانەڵێ کار دەکەین بۆ چەسپاندنی شەفافیت لە گشت بوارە داراییەکانی هەرێمدا بە تایبەت لە بواری داهاتە نەوتیەکانی هەرێم و داهاتە ناوخۆییەکان بۆ ئەم مەبەستەی سەرەوە کار دەکەین بۆ دامەزراندنی سندوقی داهاتە نەوتیەکان بە پێی یاسای پەیوەندیدار. خاڵی دەیەمی کارنامەکەتان ئەڵێ پشتیوانی کاری چاودێری پەرلەمانی دەکەین و بۆ ئەم مەبەستەش پابەند دەبین بە هەموو ڕێکارەکانی چاودێری لە پەرلەمانی کوردستان بە پێی یاسا و پەیڕەوی ناوخۆ و بنەماکانی کاری پەرلەمانی هەروەها بە پێی بنەماکانی کاری پەرلەمان ڕێز لە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی دەگرین. بێ زەحمەت یەکێکتان پێمان بڵێن داهاتی نەوت چەندە؟ ئەمە هیچ جەنابتە کاک دکتۆر کەمال
ئەفەرمووی با کاک شێغاوات وەڵام باتەوە داهاتی نەوت لە مانگی سێ کاک شێغاواتیش ئەفەرمێ با وەزارەتی سامانە سروشتەکان باتەوە ئاوا شەفافیەت بەرقەرارەکەن ئاوا احترامی کاری چاودێری پەرلەمانی ئەگرن ئەمە لە نمونەی لەکوێی دنیا هەیە کە بەو جۆرە وەڵامی پەرلەمانتار و نوێنەری خەڵک بدرێتەوە بەر ئەم بڕگەی چوارەم کە لوب و کاکەڵی دانیشتنەکەی ئێمە و داخوازەکەی ئێمە بۆ ئەمە بوو بەڕاستی چۆنیەتی پڕکردنەوەی کورتهێنانی موچە بۆ ئەوانە بووە ئێمە یاداشتمان بۆ ئەوە نەدا یاداشتماندا بۆ چۆنیەتی و بۆ نەهێڵانی و کۆتایی پێهێنانی ئەو بڕیارەی کە هەموو لایەکمان بەستەمی ئەزانین و پاساوی نییە و پاساوی نەماوە کە لێبڕینی موچەیە و کارەکانی جێبەجێ نەبوونی یاسای چاکسازی بەڕاستی ئەوەیە کە حکوومەت تاکوی ئێستایش وێڕای یاساکە دەرچووە هێشتر هەر نایەوێت چاکسازی بکە. بەڕێز وەزیری دارایی 3 ساڵە موچەخۆران و فەرمانبەران هاوارەکەن داوای سەرەتایی ترین مافی خۆیانەکەن کۆکردایی پێهێنانی لێبڕینی موچەیە بە دابشکردنی لە کاتی خۆیدا ئەمە زوڵمێکی گەورەیە لە موچەخۆران دەکرێت بەبێکە هەم نایاساییە کە بە لێبڕینەوە موچیان پێدەدە هەم لە کاتی خۆشیە دابین موچیان پێ نادرێ لە بەرامبەر ئەوەشدا طبعا خەرجی لە بەرامبەر بە هاوڵاتیان زیادی کردووە ئەویش لە بواری باج و ڕسومات پارێ ئاو و کارەبا نرخی سوتەمەنی و دەرمان و نرخی خزمەتگوزاریەکان هەموو ئەوانە لە ڕووی هاوڵاتیانەوە لەگەڵ پێنەدانی موچە و لێبڕینی ناسای موچە زیادی کردووە بۆیە هەر ئەمڕۆ پێویستە بڕیار لە سەر کۆتایی پێهاتنی لێبڕینی موچە بدرێت. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کە نزیکەی ساڵێکە دژی لێبڕینی نایاسایی موچە وەستاوەتەوە و هەوڵی خۆی بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان بە ئامادەی نوێنەرانی حکوومەت شڕ کردەوە لە کۆبوونەوەکەی پەرلەماندا جەختی لەوە کردەوە کە بڕیارێک لە پەرلەمانەوە بۆ کۆتایی هێنان بە لێبڕینی موچە دەربشێت بەڵام سەرۆکایەتی پەرلەمان و دەسەڵات ڕێگریان لە دەرچوونی بڕیارێکی لەو شێوەیە کرد. تکام وایە بە وەکو ئێمە بە شوێکی درێژە و جۆمان لێگرتن